لەگەڵ ڕووداوەکاندا بەرنامەیەکی ڕاستەوخۆی هەفتانەیە بەڵێن ساڵح ئامادە و پێشکەشی دەکات. تۆش دەتوانیت ڕاستەوخۆ بەشداری لەم بەرنمەیەدا بکەیت. ئازیزانم خۆش هاتنەوە بۆ بەرنمەیەکی نوێی لەگەڵ ڕووداوەکاندا. ئایا دەوڵەتی کوردستان ڕادەگەیەنرێ؟ ئەمە پرسیاری ڕۆژانەی گەورە و بچووکی کوردە و شێوازی پرسیارەکەش لە جوگرافیایەکە و بۆ جوگرافیایەکی تر دەگۆڕێ. ئایا جیابوونەوە لە عێراق چارەسەرە؟ هێشتاش وەڵامێکی یەکلاکەرەوەی ئەم پرسیارە نەدراوەتەوە و نەشتوانراوە ڕەهەندەکانی پاش جیابوونەوە دیار بکرێن لەو ڕوانگانەوەی چی ڕوودەدات وەک بەرەنجام. ئەگەر دەوڵەتی کوردی لە هەرێمی کوردستان ڕاگەیەنرا، کوردی پارچەکانی تری کوردستان چیان بۆ دەستەبەر دەبێ؟ لە دەمێکدا لە هەموو بەشەکانی تری کوردستاندا کورد ڕوبەڕووی سەرکوتکردن و مافزەوتکردن بۆتەوە. وڵاتانی دراوسێ بە تایبەتیش تورکیا و ئێران چاوەڕوانی چ جۆرە هەڵوێستێکیان لێ دەکرێ؟ چاوەڕوانیەکان زۆر بوون بەهۆی پەیوەندی خراپی نێوان تورکیا و عێراقەوە ئەنکەرە پشتیوانی لە جیابوونەوەی کورد بکە لە حکوومەتی نێوەندی وڵاتەکە کە شیعەکان تیایدا باڵادەستن. بەڵام کاربەدەستێکی تورکیا لە ئۆفیسی سەرەکوەزیر بەو مەرجەی ناوی نەهێنرێ بە ئاژانسی دەنگوباسی ڕۆیتەرزی گوتووە سەروەری عێراق بۆ تورکیا ئێجگار گرنگە. هاوکات کۆماری ئیسلامی ئێران لە پەیامەکەی ڕۆژی 25 مانگی 6دا وەزارەتی دەرەوەی ئێران بە ئاشکرایی و ڕاشکاوانە بە هەرێمی کوردستانی عێراق دەڵێت کۆماری ئیسلامی هەرگیز بە دەوڵەتێکی سربەخۆی کوردی هاوپەیمانی تورکیا قایل نابێ. هەلو پەیامەشدا جارێکی تر پشتیوانی بێ چەندوچوونی کاران بۆ نورین مالکی سەرەکوەزیری عێراق ڕاگەیەنرا. دەوڵەتی کوردی تەوەری سەرەکی بەرنامەی ئەمڕۆ لەگەڵ ڕووداوەکاندایە بۆ وەڵامدانەوەی پرسیارەکانی ئێمە و ئێوەی ئازیزیش لەم بەرنمەیەدا میوانداری برایی ئازیزمان تاهیر خالیدی نووسەر و لێکۆڵەر دەکەین. کاک تاهیر زۆر سپاسی ئامادەبوونت دەکەم لە ستۆدیۆی بەشی کوردی دەنگی ئەمریکا. سپاس بۆ جەنابەت و بۆ هەموو گوێگرانی بەرنامەکە. زۆر سپاست دەکەم، زۆر بە خێربی سەرچاوان. کاک تاهیر ئەلەم هەلوو مەرجەدا دەوڵەتی کوردی ڕادەگەیەنرێ؟ ئەگەر کورتەیەک ئیجازەم دەی پێش جوابدانەوەی بە وەڵامە جوابدانەوە بە پرسیارەکەت بچمە سەرەوە. ئەو ڕۆدەی مانگێک تێتە بەڕێ لە کارەساتی هاتنی داعش و دەسەڵاتداری داعش بەسەر بەشێک لە خاکی عێراق و هەڵوەشاندنەوەی لە واقع سیستەمی دەسەڵاتدارەتی بەگشتی لە عێراق لە یەک پچڕانی سیستەمی کۆمەڵایەتی لە عێراق پاشەکشێ و تێکشکانی سپای عێراق و لەم ماوەی یەک مانگەدا لەناو کورداندا کۆدەنگیەکی باش هەیە لەوە کە هەلومەرجێکی لەبار و هەلومەرجێکی زێڕین بۆ کورد هاتوۆتە پێش، گەرچی کورد بۆ خۆی پێکهێنەر و ڕێکخەری هەلومەرجەکە نییە، بەڵام لە هەمان کاتتا کۆدەنگیەکیش هەیە کە مەترسی هەیە بۆ کورد، مەترسیەکانیش زۆرن و بێ مەترسیەکانیش لەبەرچاو بگرن، وەک تەمەنا وەکو ئارەزووی کوردیش بەگشتی لە هەموو چوارپارچی کوردستان و لە کوردی دەرەوە لە هەرکوێ هەیە کۆدەنگیەکی گشتی هەیە، تەمەنا و ئارەزوویەکی هەوە هەیە کە لەم هەلومەرجا کە ئەوەی کە تێتە دەر دەوڵەتێکی سربەخۆی کوردی بێ. ئەمە شاراوەنی و زۆر ئاشکرایە. کۆمەڵی سیاسەتمەداری دەرەوە و بەناوبانگی سیاسەتمەداری بەناوبانگیش پشتگیری ئەوە دەکەن کە هەلومەرجێکی لەبارە و لە هەمان کاتا مەترسیداریشە، بەڵام ئەوەی کە نادیارە و ئەوەی کە ناڕوونە و معلوم نییە ئەوەیە نەقشە ڕێگای کورد نییە بۆ ئەوە چۆن لەم هەلومەرجە کەڵک وەرگێ و چۆن بیقۆزێتەوە و باشترین و پڕبەپێستی کەڵکی لێوەربگرێ. ئێمە ئەگەر چاو لێ بکەین دوای هاتنەوەی دوای ڕووداوەکە دوای هاتنەوەی سەرۆکی هەرێمی کوردستان بۆ کوردستان هەر 5 حیزبەکەی کۆ کردەوە زاهرەن لە 4 خاڵ ڕایان گەیان کەەوە پێشمەرگە دامەزراوە، ناکشێتەوە، شەڕ ناکات، ناچێتە هیچ جبهەیەکەوە، دفاع و پاراستنی خات نیشتمانی کوردی دەکا. ئەمە شتێکی باش بوو، ڕایان گەیان، بەڵام هەر دوای بە دوای ئەوە کە سەرۆکی هەرێم چوو بۆ کەرکووک لەوێ ڕایگەیان مادەی 140 تەواو بووە، جێبەجێ بووە، بەڵام زۆری پێ نەچوو.
محافزی کەرکووک دکتۆر نەجمەدین کەریم ڕایگەیان کە ئەندامی دەفتەری سیاسی یەکێتیە نەخێر مادەی 140 مادەیەکی یاساییە ئەوە ماویەتی و جێبەجێ نەکراوە جوان دەردەکەوێت کە ناتەبایی هەیە لەوەی کە کورد چی دەوێەوە چۆن ئەم هەلومەرجە بخۆزێتەوە لایەکی تریش و تەماشاکەی ئێستا لەلایەک نوێنەرانی کورد بۆ پارلەمانی عێراق بەگشتی سوێن دەخۆن لە پاراستنی یەکپارچەیی خاکی عێراق سوێن دەخۆن بیپارێزن لەلایەک و سەرۆکی هەرێم چۆتە پارلەمان و لە پارلەمان داواکە پەلە بکەن کە کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردن پێک بێن و کاتی دیاریکەن بۆ ئەوە ڕفراندۆم لە کوردستانە بکرێن ئەمانە چۆن ناو چۆن ئەمە دیار نیشان دەدا کە پلانێک نییە بۆ ئەوەی کە کورد نەخشە ڕێگایەکی بێکە ئەم هەلە بقۆزێتەوە بە قازانجی خۆی من لەسەر ئەو مەسەلەی ناتەبایی کە جەنابەت ئاماژە پێکرد بوون منە لە نێوان هێزە سەرەکیەکاندا هەرێمی کوردستانی عێراقدا یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان لە ناو پارێزگای سلێمانیدا لەسەر پارێزگارێک ڕێناکەون پارتی دیموکراتی کوردستان لە دوهۆگ و لە هەولێر ینی دێ کۆنتترۆڵێکی تەواوی ئەنجومەنەکانی پارێزگار دەکا ئابم ڕەوشە و بەم ناتەباییەوە باسکردنی چی لە دەوڵەتی کوردی بەڵێ ڕاستە ئەو ناوکۆکیە لە ناوخۆی یەجگار زۆرە نمونونەکانی ئەوەیە کە جەنابەت باسی لەکەی بەڵام هەر ئەوەیش کە بۆ خۆیان ناویان ناوە تەبایی ناویان ناوە کە سەرۆکی هەرێمی کوردستان چووە پارلەمان و پارلەمانی کرد بە مەرجع بۆ ئەوەی بڕیاری خۆی بدا هەر ئەوەیش گەرچی دڵخۆشکەرە لەلایەکەوە بۆ ئەوە کە ئەم هەنگاوە هەنگاوێکی باشە و پارلەمان و نوێنەری کۆمەڵانی خەڵبکەی بە مەرجە بەڵام هەر ئەوە کە پارلەمان بکەی بە بەرپرسی ئەم وەزعە و پارلەمانیش هەڵ بدا لیژنەیەک دروستکە لیژنەیەکی یاسایی دروستکە ئەمە بە بڕوای من ئەگەر زۆر دڵی پێخۆشکەی ئەو ماوەی کە من لە باشووری کوردستان بووم زۆر کەس دەیانوت ئەگەر بۆ هەر کێشەیەک لیژنە دروستکرایانی ئەوەی تر هیچ ناکرێ ئەگەر ئاوایش نگاتیڤ نەبێ با بڵێن ئەم پارلەمانی کوردستان باشترین پارلەمانە با بڵێن ئەم پارلەمانە یەکدەست و یەکڕەنگ و ئەوانن لیژنەیەکی زۆر کارامەشی بۆ دروست بکرێ بەڵام لیژنە خۆ ناتوانێت بچی یاسادا مەرزێنێ لیژنە ئەتوانێت بچی لێکۆڵینەوە بکە بزانێ کامی یاسا دەتوانێت کورد کەڵکی لێوەرگرێ بۆ ڕاگەیاندنی سربەخۆیی و بۆ گەیاندنی کورد بەو ئامانجی ئەم لیژنەیە دەتوانێت لە دوو بوارە کار بکە یا دەتوانێت لە ناو یاسای عێراقیە لێکۆڵینەوە بکە بە پێی شارەزایانی یاسای عێراقی ئەڵێن یەکدانە خاڵ و بڕگە لە یاسای عێراقدا نییە کە ئیجازە بە کورد بدا ڕفراندۆم بکە و ئیجازە بە کورد بدا مافی دیاریکردنی چارەنووسی خۆی هەبێ ئەمە لە یاسای عێراقدا نییە ئەگەر ئەم لیژنەیە هەوڵ دەدا بچێت لە یاسای نێونەتەوەی چاو لێ بکە ڕاستە لە ڕیاسای نێونەتەوەیە لە بەندی 155 یاسای نێونەتەوەیە مافی دیاریکردنی چارەنووس بۆ گەلان هەیە بەڵام گەل دیاریکراو نییە پێناسەیەکی ڕوونی نییە کە کورد لە باشووری کوردستان گەلە ئەمە مشتومڕێکی زۆر لەسرە جا بۆیە ئەگەر کورد دڵی بەوە خۆش بێ کە ئەوە پارلەمان لیژنەیەک دروست کردووە ئەو لیژنە لەباری یاسایی و کێشەکە چارەسەرەکە بە بڕوای من وەکو لیژنەکانی کوردستان لەسەر گەندەڵی و لەسەر کوشتنی ڕۆژنامەوان و ئەوانی پێتێ دوای ماوەیەکیش هیچ ناکرێ ئەگەر کورد بیاوێ مەسئلەی سربەخۆیی بکا بە ئەجندای سیاسی خۆی کۆمەڵێک شت هەیە کە ڕۆژانە بیکە یەک لەو شتانە ئەوەیە کە کورد دەبێت تەبا بێ هاودەنگ بێ خاوەن ئەم استراتیژیە بێ و ڕایگەیەنێکە مافی دیاریکردنی چارەنووس و دەوڵەتی سربەخۆ ئەجندای سیاسی منەوە ئیشی بۆ کەم و هەموو حیزبە سیاسەکانی لەسەر پێک بێنێ ئەمە یەکەم خاڵە خاڵی دووم ئەوەیە بۆ پاراستنی نیشتیمانی کوردستان بە چەکداری حزبی ناکرێ ئیمکانی نییە هێزی پێشمەرگەی کوردستان هێزی پێشمەرگە دەبێت بە لەشکرێکی نەتەوەی و ئەم لەشکرێش دەبێت پڕچەک بکرێت لە هەموو بارێکەوە بە فکرە بە شێوازی تەکنۆلۆژیا جەدید بە کڕینی چەک و کەرەستەی باش بۆ ئەو بتانی ئەو نیشتمانە بپارێزی ئەمە دومیشتە پشتیوانی لە حەزبە کوردیەکان و پشتیوانی لە هێزی چەکداری کوردی
زۆر گرینگە کە بتانی خەڵک بەشدار بکەی لەم پرۆسا پرسی پێ بکەی میکانیزمی دەسەڵاتدارەتی ئەم میکانیزمە بێ خەڵک ئێستا لە باشی کوردستان وەک مردووان ئەڵێ مێشێکیش میوانیان نییە هەموو شتەکان سەرۆکی هەرێمەک خەریکەکیشی بۆ کات و حزبە سیاسیەکان ڕۆڵێک و نەقشێکیان پێ نەدراوە دەست نابرێ بۆ ڕێکخستن و سازماندنی و وروژاندنی ئەو خەڵکە لە دنیای ئەمڕۆە ئەمڕۆ کاک بەڵێن ئەوە خاڵی سێومە خاڵی چوارم ئەوەیە ئەگەر تۆ بتەوێ ئەم خەڵکە بوروژێنی و ئەم خەڵکە بێ بە پشتیمان دەبێ فکرێکی زۆر جددی بۆ وەزئی ئابوووریەکەی بکەیت دەبێ ئابووری بە گشتی بە قەوەت بکەیت بۆ ئەوە ئەگەر تۆ 6 مانگ ساڵێت لێت قۆمات و بتانی خۆت بەڕێوە بی سەرۆکی هەرێمی کوردستان چووە کەرکووک لە کەرکووک ڕایگەیان ئەوە من ئامادەم هەمومان ئامادەین بووین بە پێشمەرگە منیش ئامادەم بوومە پێشمەرگە سەرڕایەوە تەمەنێکی لێگوزەراوە و پێشمەرگایەتی پێ ناکرێ بەڵام من تەمەنای ئەوم دەکرد سەرۆکی هەرێمی کوردستان بڵێ من هاتوومەسە کەرکووک لە ئێستەوە تا سربەخۆی کوردستان ڕاگەێنن نیوەی داهاتەکەم و نیوەی معاشەکەم تەرخان دەکەم بۆ هێزی پێشمەرگە داواکەم لە هەموو بەرپرسانی کورد وا بکەن وەک من دەیکەم بە شاهدی ئێوە هەموو معاشەکانمان بێن نیوەی بدەین بە هێزی پێشمەرگە بۆ بنیەیەکی ئابووری چاک لە کوردستان فراهەم بکەی بۆ ئەو کارانە بکەیت ئەوە بێ بە جێگەی دڵخۆشی ئەڵێن لەم لاولا باسی ئەوە دەکەن ئێمە پاڵەوانمان ناوێ ئێمە قارەمانمان ناوێ ئیتفاقەن من لەسەر ئەو ڕام کورد ئێستا پێویستی بە قارەمان و بە پاڵەوان هەیە بەڵام پاڵەوان و قارەمان نە لە ململانێکردن لەگەڵ حیزبە کوردیەکان دەبێ ئەو پەڕی پاڵەوانەتی بکات سەرۆکی هەرێم لە خۆبردووی لە ناوخۆی کوردستان و بەرامبەر بە داگیرکەر پاڵەوان و قارەمان بێ من تەمەنای ئەوم دەکرد کە سەرێکی هەرێمی کوردستان بڵێ ئەوە پارێزگای دهۆک بە پارتیە با پارێزگای هەولێریش بۆ یەکی لە یەکێتی و گۆڕان بێ پارێزگای سلێمانیشی یەکیان بێ حیزبە ئیسلامیەکان بەشداری بکەن باشترین و گەورەترین لە خۆبردووی لە خۆ نیشان بدا بۆ ئەوە کۆدەنگی فراهم کا بۆ خەڵک دڵخۆش بەڵام هەموو دەپێچەوانە یەک خاڵی چکۆ لە ماوە لەسەر ئەوە ئەگەر ڕاگەیاندنی سربەخۆی لە ئەژەندای سیاسی پارتی و سەرۆکی هەرێم و حزبەکانی کوردستان بۆ خاڵی ئاخریش ئەوەیە کە دیپلۆماسیەکی تەواو یەکدەست نە حیزبایەتی ئەوەی کە هەر سەرۆکی هەرێم هەر فەلاح مستەفا و دکتۆر فواد بنێرە بملاوە لا ئەو دیپلۆماسی پارتیە حزبەکانی تر بۆ باگراوندۆی کە هەیەە ئەو متمانەیە نییە کە پارتی ئەوەی لەگەڵ دنیای دەرەوە دەیکا بۆ حزبەکانی تری باسەکە و ئەوەی ڕێگە دەکاتەوە کە حزبەکانی تیژ لەگەڵ دەوڵەتان و دەسەڵاتداران تیش کەونە پەیوەندیەوە ینی یەک دیپلۆماسی یەک دەنگ و دیپلۆماسیێکی هاوبەش لە هەرێمی کوردستانی عێراقدا بێتە ئاراوە هەرچەنە من ینی تا ئەندازەیەک تەبام لەگەڵ قسەکانی جەنابدا بەڵام ئەو بەشەی کە ناتەبام لەگەڵ تا ئەوە هەر بەرپرسیارەتی سەرۆکی هەرێمی یاخو پارتی دیموکراتی کوردستان نییە بەتەنیا بەرپرسیارەتەکە دەکەوێتە سەر حزبەکانی تر کە لە کات و لە شوێنی خۆیدا دەنگی خۆیان ناگەێنن کاک تاهیر پەیوەندیەکی تەلەفۆنیمان لەگەڵدایە کاک عەبدوڕەحمان لە هەولێرەوە کاک عەبدوڕەحمان ئەو کاتت باش فەرموو ئوستادی بەڕێز کاتی جەنابت و میوانت و گشت ستاف و بیستەران باش زۆر سپاست دەکەم فەرموو کاک عەبدوڕەحمان Ustad, مسألة هي being national is different than being served in paradise. سربخوي خوشة بس جملتي ترها يدل be yourself أو be yourself كيستري هاي بنوستراداموس كي مستقبل اللي بو بخريني توا بس زلك ملت بلفظ دولة بلبوبيني توا بدأ يزيد بن غوريون كتهيأ كلا صحراء نقب خاني دروس كبلي عن برسي لبركي قلت حتى ملت حاول من بكا يعتر فيوزدي وطابن ببواتك يا خوي كرد زوري ظلم ليخلا طبعا خود عندنا حتى وبينزو لوزان ونوعت دو إساس اللي قدابي جهان بدستان دلين ما لقال يختار شيء عراقي معناه أو إعازات أنا لا ينزهان بدستان ودربة بأميدية دروس دكا جسي احتمال هنا ككرد كشتيان بيبا بسيطة كم يعني آياتك التوراتي أرضك يا إسرائيل من النيل إلى الفرات والباقي للأكراد أو هيك دو طبعا وأنا زورت عبان بالنصوص في كتابك يعني
دو لشش أكتوبري حفتاوسي زائدا خزيراني عفوا خزيراني شو صحاف عراق بجداري كرد لهمو التالات كان لحفتاوسي بريار في بسبور إسرائيلي زيادة بتوانا لزور بوار بريار ياندا عراق دابش بكن ودابش يجدكري شئنا أم أبينا إتارن يتشعوانا قدرت دارن في فردن جان لكونغرس أمريكي هيا هروابيتوا كور تقريبا في 6,000 كردي جولة لإسرائيل هيا أجر أوان أو متعلقية يجبري زائدا آياتكي توراتي زائدا إقرار كردني دابش كردني عراق كرد تاني أو فرصتي لدزندا بركارة كم أويا أنا حتى إفتاد سمعن كردية أو بروبو مزخمي استغلال بكينو لصالح الخومان بكاري بين زور سپاس زور سپاسی بەشداریەکە دەکەم کاک عەبدوڕەحمان. کاک تاهیر جەنابەت چی پێ دەڵێ؟ کوردە تا ئێستا چی کردووە؟ من پێش جواب بۆ پرسیارەکەی کاک عەبدوڕەحمان تێبینیکی چکۆلەم لەسەر ناتەبایەکەی بین خۆم و جەنابەت هەیە ئەوی شەوەی کە فەرمووت بەرپرسیارەتەکە تەنها لەسەر پارتی دموکراتی کوردستانیە. من 100% لەگەڵتم، هیچ ناتەبانیم لەگەڵت بەرپرسیارەکە لەگەڵ هەمویان لەسەر هەمویانە. بەڵام ئێستا کە بە شێوەی فرمی سەرۆکی هەرێم پارتیە و بەڕێز مەسعود بارزانیە و ئێستا دەسەڵاتێکی شاراوە هەیە کە لە زۆر شتا پارتی بڕیاری شتەکانەدا تەوەقوعەکە لە پارتی زۆرترە تا لە یەکێتی. ئەگەر ئێستا لەسەر پارێزگای هەولێر سەرۆکی هەرێم بەهاتایەتە دەنگ بە بیوتایەقەی ناکە بە محافزی هەولێر بۆ یەکی لە حیزبەکانی تر بێ، ئەمە دڵگەرمی و دڵخۆشی زۆر دەدا بە کورد و ئەمە ئەگەر بێت و سەرۆکی هەرێم ئەم لە خۆ بردوویە زیاتر نیشان بە و گوزەشت بکە لەسەر بەرژەوەندی حیزبەکەی خۆی. ئەمە ڕێگە نیشانەدا بە خەڵکی تر دەرگا دەکاتەوە بۆ حیزبەکانی تریش. بەڵام ئەمە هیچ لە بەرپرسایەتی ئەوانی تر کەم ناکاتەوە. بۆ نمونە لەم هەلومەرجە هەستیارەدا ئێمە چاو لە یەکەین لە بەرپرسی بزوتنەوەی گۆڕان بێدەنگە ئەڵێ مێشک میوانی نییە. یەک لێدوانە من لێ نەدیوە لەم ماوەدا ئەبۆ بێدەنگی ئەمە کەی ئەگەر تۆ لە ئیمڕۆ دەنگ ناکەی دەنگت نایە دەنگ هەڵنابڕی باسی ئەم هەلومەرجە هەستیارە ناکەی کەی تۆ کەی ئەتەوێت دەنگ بکەی. بەرپرسیارەکە لەسەر هەمویانە. بۆ کاک عەبدوڕەحمان دەمەوێت ئەوە بڵێم کاگەر عەبدوڕەحمانی بەڕێز من لەگەڵ ئەوە نیم کە هیچ نەکراوە و لەگەڵ ئەوەیش نیم کە هەموو شتەکان کراوە. من پێم وایە هەنگاو نراوە بەڵام هەنگاوی کەم هەنگاوی کورد ئەوەی کە پێشمەرگە ڕۆیشت ئەو شوێنانی پڕکردەوە کە سپای عێراقی لێبوو ئەوەی کە پێشمەرگە هاتووەتە مەیدان دەڵێ بە هەموو کەم و کوڕیەکانمەوە ئامادەم بیپارێزم و هەموو حزبەکان یەکدەنگ بوون کە پێشمەرگە پاشەکشێ ناکامە هەنگاوێکی مثبەت و باشە ئەبێ لە پێش چاومان بێ. بەڵام هەنگاوەکانی تر هەروەک کەوتم هەر 4-5 خاڵەکەی کە باسم کرد ئەو هەنگاوانی تر نەهاوێژراون. ئەوەیش کە کاک عەبدوڕەحمانی باسیەکە لەلایەکەوت کە تۆ چی سوێن دەخۆی یەکپارچەی خاکی عێراق بپارێزی و لەلایەکی تۆش لایەکێتیش ئێوەڵی دەوڵەتی سربەخۆ ڕادەگەیەنم ئەمە فارس ئەڵێ کوجا بەرکوجا ئەمە لەکوێ ئەمە دوو شتە ناکونجێ لە هیچ قاموسێک یەک شتر دەڵێم کاگەر عەبدوڕەحمان ئاگای لێبێ لە شەرایەتێکا کە هەلومەرجی قێراناوی لە وڵاتێک تێتە دی ئەوەی حکومڕان بووە بۆ ئەوەی دەسەڵاتەکەی خۆی بێنێتەوە بیپارێزێ دەبێت لایەنگری یاسابێ. ئەوەی کە غەدر و زوڵمی لێکراوە خۆ نابێت لایەنگری یاسابێ. کورد لەلایەکەوە دەنگی گەیشتۆتە ئاسمان ئەڵێ 10 ساڵە پارەی حقوقی پێشمەرگە نەدراوە، ئەڵێ ئەوە فەرمانبەر معاشی نەبووە، ئەوە پراوێز خراوم، ئەوە دەسەڵاتم نییە. بەڵام لەم شەرایەتە لە جێوە بێن بن بڵێ کە من لایەنگری ئەوەم دەبێت پێداچوونەوە بە یاسا بکرێ. لێرە لێم بۆ بە پارێزەری یاسا دەڵێ یاساکان دەبێت بپارێزم و هەمیشە پاراستم و ئامادەی بیپارێزم. مە تێناگەم لەم بۆ چوونانەی کورد چییە لەم وەختانە جۆر لەسەر شێواییشی لەلایەن ینی با بڵێن دانیشتوانی کوردیشەوە یاخود دانیشتوانی هەرێمی کوردستانی عێراقیشەوە هێناوەتە ئاراوە. کاک تاهیر پەیوەندیشکی تەلەفۆنیمان لەگەڵدایە تەنیا کەریم لە وڵاتی فینلەندەوە. ئەو کاتت باش؟ هەموو کاتێکت باش. فەرموو تەنیا خان.
زۆر سپاس دەکەم هیوای سەرکەوتنتان بۆ خوازم دەستان خۆش بێ بۆ سازدانی ئەم بەرنامانە بەڕاستی سەبارەت بە دروستبوونی دەوڵەتی کوردی من وەکو هاوڵاتیەکی کورد بە دڵنیاییەوە هەموو کوردێک هەموو تاکێکی کورد خەونی ئەوەی هەیە کە بێ بە دەوڵەت و هەمومان ئەو خەونەمان هەیە بە دڵنیاییەوە ناشمانەوە هەرگیز ئەو خەونە لە کیسمان چیا خۆت لە دەستمان بچێت بەڵام ئایا لە ئێستادا پرسیارەکە لەوەیە ئایا ئەو کاتە لە بار و گونجاوە بۆ ئەوەی ئێمە خۆمان ئامادە کردووە وەکو پێویست تا بتوانین دەوڵەتی کوردی دابمەزرێنین ئێمە بیرمان لەوە کردێتەوە کە ئەو دەوڵەتانی کە لە چوار دەورمان هەیە هەر هەمویان دوژمن و پێویستە ئێمە ئاگاداری ئەوە بین کە لە خوا نەخواستە یاخود لە کاتێکە ئەگەر خوا نەکردە ئەوان هەوڵ بن کە هێرشکەنە سەر کورد یاخود هەر کێشەیەکە بێ لە نێوانمان ئایا ئێمە توانین وەکو پێویست بەرگری لە خۆمان بکەین ئێمە هەتاکو ئێستا ماوەیەکی ئێجگار زۆرە قەیرانێکی ئێجگار زۆر لە کوردستانە سەبارەت بە نەبوونی کارەبا بە نەبوونی سوتەمەنی بە نەبوونی ئایا کە ئەمانە هەمووی شتی پێویستن بۆ تاکی کورد بۆ هاوڵاتی کورد ئایا ئێمە توانین لانەمافە سەرەتاییەکان دابینکەین هەتا بتوانین بیر لەو پرۆسە گەورەیە بکەینەوە بەڵێ تەنیا خان زۆر زۆر سپاسی بەشداریەکەت دەکەم پەیامەکەت و پرسیارەکانی شگەیشتن کاک تاهیر پەیوەندیشکی تەلەفۆنیمان لەگەڵایە کاگازاد ئەحمەد لە ستانی مەریلاندەوە کاگازادە و کاتت باش فەرموو ئەو کاتتان باش سپاس بۆ ئەم بەرنامەیە سپاس بۆ جەناب میوانەکەت دەکەین هەڵبەتە خەونی دەوڵەتی کوردی خەونی هەموو تاکێکە بەڕاستی بەڵام من پەیامەکەم کورت دەکەم بۆ لە یەک دوو پرسیاری یەکەم بۆ میوانەکەت ئەم هەلو مەرجە بە ئەقلیمی دەبینیان دەوڵەتی ئەگەر ئەقلیمی بێت ئایا تەجروبەی 75 دووبارە نابێتەوە بە شێوەیەکی تر ئەگەر نێودەوڵەتیش پشتگیری هەبێت دیارە کورد شتێک دەکات پرسیاری تر من پێم وایە لەگەڵ میوانەکەت ناکۆکم بە پرسیارەتی ئەم وەزعە بەڕێی من لەسەر پارتی دیموکراتی کوردستان دەوەستێت کە بە پێی میدیاکان بێت پێشتر کۆبوونەوە هەبوو لەگەڵ داعشدا و بەبێ ئاگاداری ئەحزابی تر پرسیاری سێهەم لە کاتێکا بەنزین لە کوردستاندا نیە لە کاتێکا مەعاش 3 مانگ دوا کەوتووە ئایا چۆن باسی سەربەخۆیی کوردستان بکەین زۆر سپاس زۆر سپاس دەکەم کاگازاد بۆ بەشداریەکەت کاک تاهیربا لە پرسیارەکەی تانیاخانەوە دەست پێ بکەین بە تایبەتی ئەو بەشەی کە پەیوەندی بە وڵاتانی دراوسێەوە هەیە چۆن ڕێگە دەدەن وڵاتێکی وەکو کۆماری ئیسلامی ئێران یا وڵاتێکی وەکو تورکیا چۆن ڕێگە دەدەن تەمەنی ئەم دەوڵەتە ئەگەر دامەزرا درێژ بێ بەردەوام بێ بەڵام تکایە زۆر بە کورتی چووکە کاتمانەوەندە نەما دەدۆ پرسیارێکی ئاوا گەورە و گرنگەکەی چۆن ئەو پرسیاری تەنیاخان بوو تەنیاخان ئەگەر لە من زۆر بە کورتی جواب بدەمەوە من لەگەڵ ئەوە نیم کە کورد ئێستا کاتی ئەوەی بێ کە ڕایگەیەنێک ئەوە دەوڵەتی کوردی دادەمەزرێنی دامەزراندنی دەوڵڕاگەیاندنی دەوڵەتی کوردی بە یەکلایەنە ناکرێ مەرجێک لەسەر کۆمەلگای لەسەر یاسانی ونەتەوەیەکان ئەگەر بڕۆین شێوازێک ئەوەیە کە بە تەفاهم بێ لەگەڵ مثلەن بەشی تری غیرە کورد لە عێراق بە تەفاهم بگەن کە ڕفراندۆمێ بکەن و ڕفراندۆمەکە بە ڕسمی بناسرێت لایەن هەردوولایەن یعنی بەڕز لەسەر ڕەزامەندی هەردوو لایەن بێ کە ڕەزامەندیکی وان نییە ئەوە شێوەیەکە شێوەیەکی ئەوەیە کە کۆمەلگای نێونەتەوەی پشتیوانی بکە کۆمەلگای نێونەتەوەی تەنها کاتێک پشتیوانێکا کە بەرژەوەندەکانی خۆی بێ تا ئێستا ئێمە نەماندیوە هیچ لایەنێک ڕایگەیەنێک کۆمەلگای نێونەتەوەی ئامادەی پشتیوانی لە جیابوونەوە بکە بەڵام لەسەر لەگەڵ فەرق هەیە لە بین ئەوەی کە من پشتیوانی لێەوەکەم ئەوەیە کە دەوڵەتی سربەخۆی کورد ببێ بە ئاجندای سیاسی کورد ئەمە فەرقی هەیە لەگەڵ ڕاگەندنی دەوڵەتی سربەخۆی کوردیا ئێستاکە ئەمە دووشتی جیاوازە ئەگەر تۆ دەوڵەتی سربەخۆیی کوردت کرد بە ئاجندای سیاسی تۆ ئیشی بۆ ئەەکەی و ئەو خاڵانی کە لێرە باسم کرد یەک بە یەک تۆ ئەوانە پێڕەوەکەی کارت بەوە نییە کە دەوڵەتانی دەراوسێ خەریکن چت بۆکەن تۆ ماڵی خۆت ڕێگەخەی تۆ سازماندەهی و ڕێکخراوەکانی خۆت و بەشداری کۆمەڵانی خەڵکو و وەزعەتی ئابووری و وەزعەتی سپا و هەرێم و دیپلۆماسیەت و هەموو ئەوانە تۆ ڕێگەخەی کە ئەمانە پەیوەندی بە دنیای دەرەوە نیە بەڵام من حەزەکەم یەکشت بڵێم هەم جواب پرسیارە بۆ
تەنیاخان هەم جواب پرسیارە بۆ برادەرەکەی تریش بە گشتی و جوابی پرسیارە بۆ زۆر کەس لە زمانی کاتی شەڕی ئێران و عێراق وەختێک سەدام گەورەترین یا یەکێ لە گەورەترین هێزەکانی ناوچە بوو بۆ هەموو دڕندەیەی خۆی کە باجی دەسن لە دەوڵەتانی عەرەبیش حتا لە ناوچەکەدا لە شەڕ لەگەڵ ئێران بوو هەموو دەوڵەتانی دنیا لە ترسی ئێران پشتیوانی سەدام حوسێنیانە کرد لەو کاتا کورت هاتووە مەیدانێک و سەدام حوسێن دەڕوخێنم ئەمەد لەکوێ ئەوەد لەکوێ کە ئێستا سەدام حوسێنی ڕووخاوە مالکیەک ینی دەسەڵاتی شیعە بەغدایش ترسی هەیە لە پاراستنی بەغا گومانی هەیە بتوانێت بەغایش بپارێزێ هێشتا کورد لێرە ئەوەندە تۆقێنراوە ئەوەندە ترساوە ئەوەندە بڕوای بەخۆی نیە لەڕێ چۆن نەتوانانی خۆمان پارێزی ئەم ورە بەردانی کورد تەنها لە ناو تاکی کوردانیە لە ناو ڕێبەری کوردیشتایە بە بڕوای من بۆیە جورئەتی نییە با سربەخۆیی کورد کا بە ئاجندای سیاسی خۆی بۆیە هەر خەریکە بەڵکو لە هەموو لای ڕایگەیەنێ من پێبەندم بەو یاسانەی کە لە عێراقا هەیە گەرچی ئەو یاسانە مافی منی نەپاراستووە گەرچی منی پەراوێز خستووە گەرچی منی مافەکانی منی پێشێل کردووە هەر لەبەر ئەوەیە کە لەباری نەفسی و ورەی لە دەستاوە بڕوا بەخۆی نییە ئێمە ئەگەر ئەو شتانەیە و پێنج خاڵی کە من لێرە باسم کرد بیکەین ئێمە ئیمکانێکی زۆر بە قەوەتمان هەیە کە ئێمە دیپلۆماسیکی بە قەوەت بەڕێبخەین بە دراوسەکانمان بڵێن ئێوە بە زۆر ئەم سێ پێکاتتانە لە عێراق بە یەکۆلەکانتەوە ئەوە لە ماوەیەکی دوور و درێژی دەورەی سەدامە ئەمە سەرکەوتوو نەبوو ئەم 10 ساڵێژ ئیمریکا بە زۆر ئەم پێکاتانێ بە یەکۆلەکاندەوە ئەمە چارەسەر نییە مادام ئەمە چارەسەر نییە چارەسەری ترچیە یەک یارمەتیم بدە لێرا کە دەڵێ ئەم پێکاتانە بە زۆر پێکەوەلکێنراون ئەمریکاش ئەم ماوەی 10 ساڵە ینی وا بە زۆر بە یەکێوە هێشتونیەتەوە ئەمە ئاماژەیە کە بۆ هەڵوەشانەوەی پەیماننامەی سایکس-پیکۆیاننا بەڵێ ئاماژەیە بەڵام تۆ ئەبێ کاری بۆ بکەی کاریمانە هەڵبۆشێنیتەوە تۆ ئەبێ لەباری سیاسی و خۆت ساسکەی نە لەباری یاسایی و هەوڵ بدەی دەوڵەت ڕابگەیەنی ئەگەر لەباری سیاسی و ئیمکاناتێکی وا فراهەمە کرد دەوڵەتێکی مجموعە خەڵکێکە کە خۆی سازمان داوە بۆ بەڕێوەبردننی مجموعەی سیاسەتێک ئەو جارە تۆ لەباری سیاسی و پێشکەوتن بەدەستێنی و هەموو شتەکانی لەباری سیاسی و دەگۆڕێت کەس ناتوانێت باسی ئەوە بکە کە چۆن لە مێژووانە بۆ ئێستێژوان ناکرێت پەیوەندیشکەی تەلەفۆنیمان لەگەڵایە کاکیوە خالێد لە هەولێرەوە کاکیوە ئەو کاتت باش فەرموو زۆر بە خێرایی کاتمان نەما فەرموو تاوەکانی ماتەکم کاکە بڵێن زۆر بە خێرایی بە فەلاسوا و خۆشەویستیم بۆ بەڕێستی میوانی خۆشەویست و هەموو کارمەندانی بەشی کوردی دەنجی ئەمریکا و هەموو جۆگران لە هەر شوێنێک بن سەبارەت لەلانی بەرپرسان و قیادەی کوردی و هەموو ڕۆژنامەنووس و میدیاکانەوە کە باسی ڕاگەاندنی کوردیەکان وەکو ئەو ڕاگەاندنی کوردی کە ئەوان باسێکن هەموو کورد بەدەوەتی کوردی بەڕاگەاندنی کوردی هەموو کورتی سەرخۆشە بێ کە خۆشحاڵە بین بۆ ئەو سەر کورد ڕاگەاندنە بەلامەل ئەسف قیادەی کورد هەر لە بەدەم و بە میدیا دەڵێ من ڕاگەاندن ئەەکەم بەلام لە ڕووی ئەمەلی و کردار هیچ نییە ئەوەتانی نەک جیرانەکان و دەوروبەر بەرکو خودی ناو خۆی وڵات ئەوەتانی مالکی چه هێرشێکەکاتە سەرمان و چ وەزعێکی لێمان تێداوە تاوانبارمان دەکات بە داعش و ئێتر تا دوایی بەلام وڵاتانی جیران ئایا من پرسیارم ئەوەیە لە میوانی بەڕێز چ وڵاتێک بە تاکید لە دەوروپشتی خۆمان هەتا لە ئەوروپیەکانش پاڵپشتی وڵاتێکی وەکو کوردی ئەکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست برێن ئەوە وڵاتێکی کوردە و قبولی بکەن و بە وڵاتانی دیانمە بنازێن و حسابمان بکەن ئایا لە ڕووی ئابووریشەوە کوردستان بەڕێی میوان لەبارە بۆ دەوڵەتی کوردی یانە خۆسەرکردەی کورد وازی لێبێن و لە میدیا و ڕۆژنبیرەکانەوە و باسی دەوڵەتی کوردی نەکەن هەتا ڕۆژێکی کە خۆ هەلما بۆ دێنێ وەکو داعشێکی تا دەوڵەتی خۆمان ڕابگەینی ئایا دەوڵەتی داعشێکی کە بکەی خۆ بۆمان بنێرێ یانە خۆچاوەڕێی ئابووری خۆمان بکەین و بەپەلە و دەوڵەتی خۆمان ڕابگەینی سڵاو خۆشەویستیم بۆ بەڕێز ماڵگەر کورد زۆر سپاس دەکەم کاکیوە بۆ بەشداریەکە کاک تاهیرجان زۆر بە کورتی چکە هەندێک پەیامی تۆڕی کۆمەڵایەتی فەیسبووکیشمان ماوە کاتیشم نەماوە جوابی پرسیاری یەکەمی لەبێ لە سەرۆکی هەرێم پرسن کە چ وڵاتێک تا ئێستا پاڵپشتی کردووە بە ڕسمی تا ئێستا غەیر ئەز ئیسرائیل هیچ وڵاتێک ڕای نەگەیانوە کە پاڵپشتی دەوڵەتی کوردەکە
ئەو وڵاتانی کە ئەوان ڕۆیشتون قسەیان لەگەڵ کردوون دەبێ ئەوان وەڵامی پرسیارەکە بدەنەوە دەکرێت داوەتیکەی بۆ بەرنامەیە لە ڕووی ئابوووریۆ من دڵنیام کورد ئەوەندە سەروەت و سامانی هەیە کە بتوانانی خۆی بەڕێبا بەڵام ئەگەر ئەو سەروەت و سامانە بەکار ببرێ بۆ ڕازاندنەوەی وڵات بۆ پاڵپشتی لە دەوڵەتی سربەخۆی کوردی نەبدێت بە گەندەڵی و بێ بە سەروەت و سامانی گروپێک و تاکە کەس و جەماعەتێکی جیاواز سەروەت و سامانێکی یەجگار زۆر هەیە کە بەشی کوردەکە و بەشی دوو دەوڵەتی کوردیشتەکە. کاک بێستون شەدەڵە لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک بووی نووسیوین دەڵێ من بڕوام وایە زۆر زووە لەبەر چەند هۆکارێک یەک لە هۆکارەکان یەک ڕیزی و یەکگوتاری کورد بە هەر چوار پارچەکەوە ئەمە جگە لە هۆکاری دەرەکی کە ئەبێت باشتر مامەڵە بکەین. کاک فەرهاد محەممەد دەنووسێ کێشە بێدەوڵەتی نییە نەوتە هەیە سەوزەمەنی هەیە دانەوێڵە هەیە مادە و ڕۆحی کانزاییەکان هەن لە غاز بەرد لم هەتا دوایی هەمووی هەیە ئەوەی نییە سەرکردایەتیەکە کە ڕێبەرایەتی بکە. کاگنیا ئەمینیش دەنووسێ بۆمان ئەسرائیل لە ساڵی 1940 بە یارمەتی هەموو جیهان دەوڵەتی عیبریان دامەزراند و بێ لە تواناییە جۆراوجۆرەکانی خۆی توانیشی لە نێوەندە نێونەتەوەیەکانی بڕیارداندا ببێتە خاوەن لۆبیەکی بەهێز بەڵام لەو کاتەوە شەڕیمانەوەی خۆی دەکا ئەی کورد خاوەن پێشمەرگەی پێدەرامەت بێفرۆکەی جەنگی نەبوونی یەکگوتاری بوونی گەندەڵی فەرمانڕەوایەتی عەشرەتگایایی ئیدی چۆن دەتوانرێت داکۆچی لە پاراستنی دەوڵەتێکی بێدۆستی وەک کوردستان بکرێ. کاک تاهیر نزیکەی 30 سانیە کەمترمان ماوە فەرموو. بڕێک لەو شتانە وەڵامەکەی منیشن یەکریزی نییە ئەوە منیش تەبام لەگەڵی من هیچ ڕوونکردنەوەیەکەم نییە بۆی منیش وا دەڵێم سەرکردەی گونجاوی ئەم کاتە ئەگەر سەرکردا هەیە سەرکردەکە زۆر کزە زۆر لاوازە بڕوا بەخۆی نییە پلانی نییە نەقشەی نییە ڕێگا نەقشەی نییە هاودەنگی نییە ئەوانەش لە ناوەڕۆکی قسەکانی منە بەڵام ئەوە زۆر زۆر لەگەڵی ناتەبام کە وازان کورد زۆر زۆر لێ قەوما و داما و بێدەسەڵات لێ نەهات و بێ ئابووری بێ هەمووش. کاک تاهیر زۆر زۆر سپاست دەکەم بۆ بەشداری لە بەرنامەی ئەمڕۆی لەگەڵ ڕووداوەکاندا زۆر سپاست دەکەم ئازیزانم لێرەشدا دێنە کۆتایی بەرنامەی ئەم کاتژمێرەمان تا بە یەک گەیشتنەوەی داهاتوومان ڕێز و خۆشەویستی هێرۆزەنگەنە دەرهێنەری بەرنامە هەروەها ئەندازیارانی دەنگ و وێنە و خۆشەویستی بەڵێن ساڵحەیش پەسەند بفەرمونون هەر لە خۆشیاجێتان بێڵین ئێرە واشنگتنە دەنگی ئەمریکا.